لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و هاتنی سەرما تا ئێستا هیچ بڕە سوتەمەنیەک بەسەر هاوڵاتیانی هەڵەبجەدا دابەش نەکراوە. لەگەڵ ئەوەشدا نرخی بەرمیلێک نەوت بۆ 140,000 دینار بەرز بۆتەوە. لەگەڵ نەبوونی نەوت قەیران کارەباشی گرتووەتەوە کە لە ماوەی 24 کاتژمێردا تەنها 3 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان. ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی کارەبای مۆلیداهلیەکان. ئەو قەیرانانە پەڕیوەتەوە بۆ بەشەخۆراکی هاوڵاتیانیش. ماوەی 2 مانگە ئەو بڕائادەی کە حکوومەت بەسەر خێزانەکانی ئەم ناوچەیەدا دابەشی کردووە بەوتەی بەشێک لە هاوڵاتیان جۆرێکی خراپە و بۆ دروستکردنی نان بەکار نایەت. زیاتر لە هەفتەیەکیشا ئاوی خواردنەوە بۆ زۆرێک لە گەڕەکەکانی هەڵەبجە دابین نەکراوە و کێشەی کەمی ئاویش سەری هەڵداوە. سەنەها گەنجێت لامان چەند ڕۆژێکە بەسەری نەشۆردوێت لە دوکانی ئێمەڵەت ئاو نەبووە بەچی سەر بشوات دێت لە دوکانی ئێمە سەرە شوات و قژی بەدایانی مەجبورە بە ناچاری بێت چی بکات تەحملی ناتوانێت خۆی بشوات دەبێت سەرەکە هە بشوات پێویستە چونکە تۆ ناتوانێت بچێت ناو کۆمەڵگە خۆشمان کەسێکی کۆمەڵایەتی هەموو کوردستان بەوە بەناو بانگە کە کەسێکی کۆمەڵایەتی تێکەڵی خەڵکە بێت ئەگە تۆ بزانی بە کەسێکی شبرز و بە شێوازێکی ناشرین بڕێت ناو کۆمەڵگەوت ئەبێتە دیاردە لە ناوی زۆر ناشرینە. سەرەڕای بوونی کێشە و قەیرانی ئاو و کارەبا و نەوت و ئارد و موچە کە ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە ماوەی 2 ساڵیشە حکوومەتی هەرێم و دوای 36 کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانیش تا ئێستا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نێنراوە. نەدەسەڵاتی ئیداریمان هەیە بەو شێوەیە نەدەسەڵاتی داراییمان هەیە. دەسەڵاتی دارایی بە هیچ شێوەیەک بودجە بڵێن دابین ناکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. ئەو بودجەی کە هەیە لای ئێمە بودجەیەکیان بۆ داناین بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی کتوپڕ لە ڕووی کاریگەڕیشەوە دەسەڵاتەکان هەمووی وەرگیراوەتەوە لە پارێزگاکان لە پارێزگارەکان بە تایبەتی زۆربەی دەسەڵاتەکان مەرکەزیە. کێشەکانی هەڵەبجە و شارەکانی دیکەی هەرێم تەنها مرۆیی نین بەڵکو بە جۆرەی ئامارەکانی فەرمانگەی کەشناسی هەڵەبجە لە ماوەی ئەم ساڵدا تەنها 2 ملیم باران باریوە. بەڵام لە ساڵی ڕابردوو تا کۆتایی ئەم مانگە 385 ملیم باران باری بوو. بۆ لای هەر خاوەن دوکانێک بڕۆی یان لە هەر پیشەوەرێک بپرسیت باز لە نەبوونی بازار دەکات. بەڵام دوکانی قەیرانەکان لە ئێستادا گەرمترین بازاڕی هەیە و دەرگاکەشی بەکراوەی هێشتوتەوە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.